خاوەن مۆلیدەکانی هەولێر هێرشیان کردە سەر تیمی ڕۆژنامەوانی پایتەخت میدیا و دەستیان بەسەر کەلوپەلەکانیان داگرت. ئەمڕۆ بۆ یەکەم جار لە مێژوودا ژمارەیە کەس لە هەولێر کە خۆیان وەکو خاوەنی مۆلیدە دەناسان لە دژی خزمەتگوزاری و کارەبای 24 کاتژمێری گرت بوونەوە و ناڕەزایەتیان ڕاگەیان. بیانووی خاوەن مۆلیدەکان پێدانی پرۆژەی ڕووناکردنەوەیە بە کەرتی تایبەت. دەژڵێن دەبێت ئێمە قەرەبوو بکرینەوە، ئەگەر قەرەبوو نەکرینەوە هەموو هەوڵێک دەدەین و ناهێڵین پرۆژەی ڕووناکردنەوەی حکوومەت یاریمی کوردستان سەرکەوتوو بێت. تیمی پایتەخت میدیا لە کاتی سەرقاڵی گەیاندنی دەنگ و پەیامی کاسبکاران بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕوبەڕووی پەلامەردان و سوکایەتی بوونەوە. بەشێک لە خاوەن مۆلیدەکان هێرشیان کردە سەر ستافی ڕۆژنامەوانی پایتەخت میدیا و ئەشکەنجەیاندان. دواتریش دەستیان بەسەر کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانیان داگرت. دەستگای میدیای پایتەخت لە بەیاننامەیەکدا نووسیویەتی پایتەخت میدیا ئەم ڕووداوە شەرمەزار دەکات و داوا لە تەواوی لایەنەکان دەکات لەسەر ئەم ڕووداوە بێنە دەنگ و داکۆچی لە مافەکانی ڕۆژنامەنووسان بکەن، چونکە گەر لە گرتبوونەوەیکی وا ئاسایی هێرش بکرێتە سەر ڕۆژنامەنووسان و ڕێگری لە ڕووماڵەکانیان بکرێت، بێگومان بێدەنگبوون لێی دەبێتە هۆی ئەوەی لە کاتی ڕووماڵەکانیاندا توند و تیژەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان زیاتر بن. لە لایەکی ترەوە ڕێکخراوی پەیامنەران بۆ ماف و گەشەپێدان ئەم ڕووداوە ئیدانە دەکات و لە بەیاننامەیەکدا دەڵێت بەداخەوە ماوەیە کە ڕێگریکردن و هێرشکردن لە لایەن خەڵکی مەدەنی بۆ سەر دەستگاکانی ڕاگەیاندن بۆتە دیاردەیەکی دزێ و بۆیە داواکارین بەرپرسانی ئیداری و دەستگا ئەمنیەکانی هەولێر ڕێگری بکەن لەم دیاردەیە و هەر کەسێک سوکایەتی یان هێرش بکاتە سەر تیمی دەستگاکانی ڕاگەیاندن دەستگیر بکرێت و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت.